ئێمە دیارە لەسەر بانگشتی پارتی دیموکراتی گەلان هادەب لە پێش نەورۆزەوە شاندەچیان داوەتی ئێمەیان کرد. ئێمە وەکو ئەندامانی مەکتەبی سیاسی شاندەچی مەکتەبی سیاسی کە بێکات بوو لە هاوڕێهیوە هاوڕێ نیشتیمان من هاوڕێشی ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنیشمان لەگەڵ بوو بەشداریمان کرد لە ئاهەنگی نەورۆزی ئەو ساڵ بە خۆشحاڵیەوە و زۆر بە گوڕوتینەوە ئێمە بەشداریمان کرد و زۆریشمان پێخۆڕویەک لەوانە خۆم زۆر حەزم دەکرد کە بەشدار بم و فعلا بەشداریمان کرد لەوە هەنگە. پەیامی نەورۆزی ئامەد زۆر گرنگ بوو بۆ هەر چوار پارچەی کوردستان بۆ هەموو کوردان لە هەموو وڵاتانی دنیا بەڕاستی ئەو پەیامە درا کە دیسانەوە کە کورد خۆڕاگرە مانەویاتی بەهێزە و داوای مافی ڕەوای خۆی دەکا داوای ئەوە دەکات کە سربەخۆبی داوای ئەوە دەکاتن کە بژیتن و داوای ئازادی دەکاتن ئەوە بەڕاستی پەیامێک بوو بۆ هەموو دنیا. کورد دەستی نەداوە تا لە نەورۆزی ئامەد گەنجەکان بە ئەوەی خۆیان هاتبوون گەنجی سڤیل و خەڵکی سڤیل هات بوو نەورک بەڵام بەڕاستی ڕێگریشی زۆر کرا یان دووبارە داوای مافی ڕەوای خۆی لە ئازادی لە سربەستی لە پێکەوە ژیان لەوانە کرابوو بۆ هەموو گەلی کورد و دووپاتکردنەوە بوو بۆ نەورۆز و کە بەڕاستی یادی جەژنێکی نەتەوەی هەموو گەلە جا ئەوە بەڕاستی پەیامێک بوو بۆ هەموو گەلانی جگە لە گەلی کورد کە ئەمە دەمانوێت گەلێکین بە ئازادی بژین دەمانوێت سربەست بین دەمانوێت پێکەوە بژین ئەوە پەیامێک بوو بەڕاستی پەیامەکەش گەیشت و هەموو دنیا سەیری نەورۆزی ئامەدی دەکرد هەموو کوردان لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەموو دنیا باوەڕ دەکەم متابعەی چاودێری ئەو نەورۆزی ئاهەنگی ئامەدیان دەکرد. من دەتوانم برم لە ژیانی خۆم شتی وام نەبینیە ئەوەی کە ئەو جارە بینم لە نەورۆزی ئامەد بەڕاستی من یعنی تەوەقع دەکەم ئەگەر لەسەرەوەی ملیۆنە خەڵک بەشداری ئەو ئاهەنگەی کردیە یعنی لە ملیۆن کەمتر نەبوو یعنی ئەوەی کە بینم دەتوانم برم لە ژیانی خۆم شتی وام نەبینیوە گوڕوتینەکی یەکجار زۆر لە ژن لە ئافرەت لە پیر لە گەنج لە هەموو چینی توێژەکان بەشداری ئەو ئاهەنگیان کرد سەرڕای ئەو ڕێگریانەی کە کرا چەندین بازگە چەندین دەواازەیان کردبووە کە بەهێزەکانی ئەمنی تەنرا بوو دەتوانم برێم بە هەزاران لە هێزە ئەمنیەکان لە دەوروبەری ئەوەی بوو وە لە مەسافەی یەکجار زۆر لە دووری ئەو شوێنێک کە بۆ ئاهەنگدانرا بوو لەوێش هێزە ئەمنیەکانەوە وەکوی ئەوان بچن وڵاتێک داگیرکەنەوە بۆ شێوەیە ینی هێزی سەربازی و هێزی ئەمنیەت و لە هەرچی هێزەکە وهی نابێن بەڵام سەرڕای ئەوە خەڵکەکە بەشداری کرد سەرڕای ئەو ئاستەنگانە خەڵک گەیشتە شوێنی گۆڕەپانەکە بەڕاستی ئەوە دەتوانم برێم شتیوا زۆر کەم ڕوویدایە شتیوا زۆر کەم بووە ینی خەڵک بەو گوڕوتینە بەو حەماسەتە بێ بەشداری بکە ئەوەش دەلایەتی ئەوەی خەڵک جەماوەری خەڵکی خۆمان لە باکوور بەڕاستی قەناعەت و بیر و باوەڕی زۆریان بەوەی هەیە کە بێن داوای ئازادی بکەن داوای پێکەوە ژیان بکەن داوای مافی خۆیان بکەن و حەقی خۆتیان و لەو یادەدا دیسان دووپاتی ئەوەی دەکەن نەورۆز جەژنێکی نەتەوەیی ئێمە هەموو کوردانە هی ئەو هاوڵاتیانەشە کە لە کوردستان دەژین جگەلەوەی کە هی کوردانی هەموو گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لێرە پەیامێک بوو دیسان بۆ دووبارەکردنەوە کە خەڵک داوای ئازادی و پێکەوە ژیان دەکا و داوای سربەستی دەکاتن داوای ئەو دەکا کە ژیانشی ئازادە نەبژیت ئەوە بە تاکید سەلماندی ئەوە پەیامێک بوو دیسان سەلمێنەرەی ئەوی بوو کە موسڕە ئیسرار دەکات لەسەر ئازادی و پێکەوە ژیانی خۆی لەسەر داوەڕەواکانی خۆی ئەو مافەی هەیەی دەبێ ئەو مافە بەدەستبین تا ئەو ڕۆنا سبەی نا ساڵشکە نا 2 ساڵی دی گرنگ ئەوەیە گەلی کورد لە ئامەد لە باکووری کوردستان سەلماندی کە گەلێکی زیندووە و بەڕاستی گەلێکە شایانی هەموو شتێکە هەموو دنیا لە چاوی کامێرە و تەلەڤیزیۆنەکانە بینی کە چۆن ئەو خەڵکە بەشداری ئەو ئاهەنگەی وا لەو ئاهەنگە چ پەیامێکیش درا بۆ هەموو دنیا و بۆ دەوڵەتی تورکیش کە دەوڵەتی فاشی تورک بەڕاستی هەموو هەوڵی خۆی خستە گەڕ بۆ ئەوی لێ نەگەڕێ ئەو ئاهەنگە سەربگری بەڵام سەری گرت بە شانازیەوە و سەرکەوتوو بوو و هەموو خەڵک بەشداری کرد لەو ئاهەنگە هیوادارین ئەوەی کە لە باکوور بینیمان ئەو جارە لە هەموو پارچەکان کوردستان ئەوە بێ ئەگەر
لە هەموو پارچەکان وەک ئەوەی کە باکوور ئەمە بینیمان بەو جۆش و خرۆشی و بەو ئیسراریە و بەو مەبدە و قەنەعاتەوە هەموو کورد لە هەر چوار پارچە بەشداری ئاهەنگ و دووپاتکردنەوەی یەکڕیزی و وەگوتنی بۆ یەکڕیزی بکاتن پێم وایە گەلی کورد سەرکەوتنی زۆر گەورە بەدەستدێنیتن ئەوە سەرکەوتن لە یەکگرتووی کوردایە لە هەموو چوار پەرچەکان بەڕەغمی بیرکردنەوەی جیاوازمان بەڵام لەسەر کوردایەتی بوونمان لەسەر داواکردنی مافەڕەواکانی خۆمان ئێمە دەوی بەدەنگ بین دەبی یەکگرتووین ئەوەی ئامەد نەورۆزی ئەو جارە ئەوەی سەلمان گرنگە لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باشوور کە بەڕاستی کەم و کوڕیمان زۆرە خۆمان دەبی دان پێدابێنین دەبی ئەوانە هەموو تەجاوزکەین دەبی دەست درێژکەین بۆ براکانمان لە باکوور لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات ئێمە ئەو کاتە دەگەینە سەر تەجاوزی هەموو شتەکانی تر بکەین تەجاوزی خلافات و کێشەکانمان بکەین بەڵام بە یەکگرتووی بەرەو ئەو هەنگاوی کە لە باکوور ئەو جارە بینیمان بەرەو ئەو هەنگاوە بڕۆین باش